لە تەوەری سێمماندا ئیڤنتی دیزایانی جلوبەرگ لە سلێمانی نمایش دەکرێت و کە تێدا دیزاینەران نوێترین دیزاینەرەکانی پۆشاکەکانیان و جلوبەرگەکانیانی تێدا نمایش دەکەن. با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات هەفتە نمایشی فاشن بەڕێوە دەچێت و کە تێدا دیزاینەرەکان تێدا بەشدارن و بە هەموو شێوازەکانەوە بە هەموو شێوازەکان جلوبەرگەکانیان نمایش دەکەن. ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم هەفتە نمایشی فاشن وەربگرین با میوانداری زۆر بەڕێز خاتو تابلە فازڵ دامەزرێنەری سلێمانی فاشن ویک. سڵاو لێ بێت و بەخێر بێت. سڵاو تابلە خێر. سپاس بەیانیتان باش، بەیانی بینەرەکانیشتان باش. زۆر سپاس. ئەگەر هەست سەرەتا باس لەوە بکەین بزانین ئەم هەفتە نمایشە چۆنە و چۆن بەڕێوە ئەچێت. هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی پلاتفۆرمێکە بۆ نمایشکردنی نوێترین کۆڵێکشنەکان لە مەجای جلوبەرگ، جلی دەرەوە، جلی مناسبە و بۆنەکان. ئێمە سلۆگەنەکەمان واتە دروشمەکەمان فاشن ئیندەستری ئیڤنت، واتە ئیڤنتێکی بەرەو پیشەسازیبوونی جلوبەرگە لە عێراق و سلێمانی. باش، هەفتە نمایشی جلوبەرگی شاری سلێمانی ئەمە دووەم جارە لە دووەم وەرزایەتی، بەڵام خۆی بێ ساڵانە هەبێت. ئێوە 3 ساڵێکە دەنگتان نییە لە ئێستاە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی ئەنجامەدەن. ساڵی یەکەممان ئێمە لە 2019 خەریکی ئەم ئیشە بووین. لە 2020 مانگی 12 قەرارمانە کە سیزنیەکی سلێمانی فاشن ویک بکرێ، بەڵام بارودۆخێک ڕۆیە لە کوردستان بەداخەوە دواخرا بۆ 2021. لە دوای 3 ساڵ دەستمان کردوتە بۆم ئیڤنتە، بەڵێ ستاندارد خۆی وایە لە ساڵێکا 2 جار ئەنجام بدرێت، لە مانگی 2 و لە مانگی 9. مەبەست لە دیاریکردنی دوو مانگی 9 بۆ وەرزەگەڕێتەوە بۆ بەڵێ ئەگەڕێتەوە بۆ وەرزی فاشن. ئێمە لەو وەرزانەیە ئەو جلوبەرگانەی کە هەیە بەپێی سیزنەکان مانگی 2 نمایشەکرێ بۆ چەند مانگی داهات و مانگی 9 بۆ چەند مانگی داهاتووتر. بەڵام ئێمە یعنی ئەگەر ساڵی جارێکیش بیکەین پێم باشە، ینی بەڵام ئەگەر با بڵین لانی دڵنیاییەوە لانی ئابووری وڵاتەکە و گونجاو بێت، لانی ئابووری خەڵکەکە و گونجاو بێت. ئێمە ناڵم یعنی ئابووری خەڵکمان زۆر خراپە، بەڵام ئەو باشەش نییە کە من لە ساڵێکا 2 جار توانین ئەم ئیڤنتە بکەین، لەبەرەوەی کاتێکم دیزاینەرانە خود ئەم براندانە یەنە ناو ئیڤنتەکەی ئێمە ئەوانەوێت جلوبەرگێک نمایشگا کولفەیەکی زۆری تێ ئەچێت بۆ لەبەرەوەی ئەم کەسا کۆڵێکشنێک حازر ئەکات. ئەم کۆڵێکشنە بەلایەنی کەمەوە کەمترینی 8 پارچێ کە ئێمە ئەم ساڵ ئیشمان لەسەر 8 پارچە کردو بۆ ئەوەی شانسێکی وابین بە زۆربەی دیزاینەرەکان توان بەشداری بکەن و لەگەڵیشیا خۆی ئەبێت لە 12 پارچە بەرەو سەرەوە بێ کۆڵێکشنێک تا ئەم قماشانە ئەکرێ دوورینی بۆ ئەکا دیزایانی بۆ ئەکا ئەکسسوار. ئەمانە هەمووی کولفەیەکی ئیلاکی خۆشی کولفەیەکی زۆری تێچێ. بۆیە ئەگەر بتوانین چەند ساڵ جارێکیش بێ هەوڵین ئینشاءالله لە دوای ئەم سیزنەوە بێ بە ساڵانە بەردەوام بڵێ ئینشاءالله. زۆر باشە. دیزاینەرەکان کە دیە بەشدارن ژماری چەند دیزاینەر لەم ئیڤنتە بەشدارە بێت؟ ئەم ساڵ تقریبا 22 براند و دیزاینەرمان لەگەڵایە. ساڵی یەکەم 30مان لەگەڵا بوو. ئەم ساڵ کەمترمان کردەوە، لەڵێن ساڵی داهاتووتر کەمتریشی بکەینەوە بۆ لەبەرەوەی کاری ئەم کەمکردنەوەیە. ساڵی یەکەم کاتێبان بڵین کەسی دیزاینەرمان هەبووە وەکو تەجروبەیەک عادەتەنە بێت کە تەجروبەیەکەکەی لە ژیانی خۆشتا بێت بزانانی چی باشترە ئەو بکەی بۆ ساڵی داهاتووتر یا بۆ ستێپی داهاتووتر. ئێمەش ئەومان پەیڕەو کردووە. 30 دیزاینەرمان هەبووە بۆ ئەوەی ئیهتیمامی تەواوین بە دیزاینەرەکان لە ڕووی دەرکەوتنیانەوە. کاتێک کە بەشداری ئیڤنتێکی ئاواکە ئەوەی کە هەموو چاوی لەسەریەت ئەمە مەبەستی ئەم دیزاینەرەیە گاندنی پەیامەکەیەتی بە خەڵک، دەرکەوتنی براندەکەیەتی، ناساندنی خۆیەتی. من ئەگەر 20 دیزاینەرم هەبێ 22 دیزاینەرم هەبێ باشتر ئەتوانم کات بم بە هەر یەکێکان لەوەی کەسی یا چلم هەبێ. چێن ئەو دیزاینەرانی کە بەشدارن بۆ ئەم ساڵ؟ ئەم ساڵ خۆشکرێ بڵین ناوخۆی هەرێمی کوردستانە کوردن یان کەسانی بیانیشی تایە؟ ئەم ساڵ بە خۆشحاڵیەکی زۆر گەورەوە ئەم قساکەم لە هەموو عێراقا تاکە ئیڤنتین کە زۆری ناشناڵێتی جیاوازەکانمان لە سلێمانیا کۆ کردوتەوە شانازی بەم شتەواکەین وەکو سلێمانی فاشن ویک کە کارێکی وامان کردووە لە سیزنی یەکەمە کۆمەڵێک کەسی وڵاتی دەرەوە بەشداری ئەم ئیڤنتەمان بکەن. ناشناڵەتی جیاوازیش بێجگەلەوەی کە لە وڵاتی دەرەوە بن بۆ نمونە دیزاینەرمان لەگەڵایە لە ئەمریکاوە، لە سویسراوە، لە ئێرانەوە، لە شوێنە جیاوازەکانی کوردستانەوە،
با بڵێم شوێنە جیاوازەکانی عێراقیشەوە حتا نمایشگارەکانیشمان ئەم ساڵ کە تەرکیزێکی تەواومان لەسەر نمایشگارەکانمان داناوە لەبەرەوەی ئەوانن کە هەموو هیلاکی ئەم چەند مانەی ئێمە کەیکەن ئەوە ئەیهێنێتە سەر ستەیجەکە بۆیە ئەبێت ساندار بێت لە ڕووی باڵا و جسمەوە هەوڵمان ناوە ئەوانیش هەر لە وڵاتی دەرەوە بێنین لە دووبەیەوە لە باڵین بەخاش لە ناو خۆمانەوە لوبنانیمان لەگەڵایە خەڵکی ئێرانیشمان لەگەڵا زۆر باشەوە کە زانین هەمونەتەوەی خاوەن کولتور و دابوونەریتی خۆیەتی تا چەند هەوڵتانداوە لەم ئیڤنتەیە کولتوری کوردەوارەکەی خۆمان بپارێزن لەگەڵ دابوونەریتەکەی خۆمانە گونجاو بێت ئەو جلوبەرگانەی کە دیزاینەرەکان ئانەوێت نمایشی بکەن. بۆ ئەمەشیان هەرە گەڕێمەوە بۆ ساڵی یەکەم ئێمە ساڵی یەکەم باڵانسێکمان ڕاگرتبوو لە بینی جلوبەرگی کوردی و جلوبەرگی مۆدەیە با بڵێم حتا درێسی بۆنەکانیش ئێمە کاڵین مۆدە بابەتەکانی ترەگرێتەوە هەر هەمووی باڵین کەتەگۆریەکە زۆر زۆرەشت زۆرەگرێتەوە ئەکسسواراتە جلوبەرگی کوردیە جانتایە پەرژینێکی قایم بێ پێڵاوە زۆر شتی تر لەخۆ ئەگرێ لە ساڵ یەکەمە با بڵین ئەمەمان کردبوو بەڵام ئەم ساڵ لە دوای ئەو چەند ساڵەوە کە ئێمە سلێمانی فاشنویتمان وەستان بوو نەمان کردووە گۆڕانکاریەکی جیاوازمان بینی لە دنیای فاشنە لە سلێمانی و لە کوردستان و لە عێراقیش با بڵێن بە تایبەتی جیاوازیەکە چییە؟ ئێمە ئەمانەوێت ئەم ساڵ تەرکیزی تەواو بخەینە سەر بە ئەکادمی بوونی ئەم بابەتە با بڵین ئاساییە لە هەموو مەجالێکە کەسانی ئەکادمی هەن کەسانێکیش هەن کە بەنا ئەکادمی یەنە ناو ئیشەکەوە لەوانەیە نەیزانی بێت لەوانەیە پێی بەوە نەبردوێت کە پەیمانگایە یا کۆرسێکی ئۆنلاین بخوێنەیان با بڵین ممارەسەی خۆی بکات کە متابعی وڵاتانی دەرەوە بکات لە ڕووی فاشنەوە ئەم ساڵ تەرکیزی تەواومان لەسەر ئەوەیە ئیفتتاحی ئەم ساڵیشمان نامەوە زۆر سپۆیلی نەکەم بەس ئیفتتاحی ئەم ساڵمان دوای بۆی باسەکەیوەنی دوای بەرنامەکە بۆی باسەکەی ئیفتتاحی ئەم ساڵیشمان کوڕێکە ناوی کەیهانە کەیهان خەڵکی سویسرایە با بڵین بەنەتەوە کووردە بەڵام لە سویسرا لەدایک بوو ژیاوە گەورە بووە ئێمە شانازی پێواکەین بە کەیهانەوە بە شێوازێکی ئەکادمی بۆ مەجای فاشن خوێندوێتی هەر لەبەر ئەمەشە ئیفتتاحی ئەم ساڵمان کە ئێمە تەرکیزمان لەسەر بە ئەکادمی بوونی دنیای فاشنە بۆیە ئەومان هەڵبژاردووە هەموو ئیفتتاحەکانمان سێ ئیفتتاحمان هەیە یاومانە بە سێ کەس کەیهان ڕێکارکاوە میر نەحبینیم کەناسراو بە نەحبینی ئەمانە کۆمەڵە کەسانەکەن کە چەند ساڵە لەم مەجالە ئیش ئەکەن و بە شێوازێکی زۆر ئەکادمی و با بڵین پرۆسیسیان هەیە بۆ دروستکردنی دروستکردنی جلوبەرگ تەنها ئەوە نییە یعنی بە بزنس بوون بێت من چاکەتێک دروستکەم و ئێڵەبا ئەم چاکەتە بفرۆشمەوانە ئەمە سێڵسە ئەمە فاشن نییە ئەمە دیزاین نییە فاشن دیزاین ئەوەیە کە تۆ ئینسپایر بی بە شتێک بۆ نمونە من سەیریم سروشتە جواناکەم ئینسپایرە بم بە دروستکردنی درێسێک کە ڕەنگی سەوزە ئەگەڕێتەوە بۆ ئەم سروشتەی کە لێرا هەیە ئەمە پێی ئەوترێت فاشن و دیزاین بەڵام فرۆشتنەوەی جلوبەرگ مەوزوعایکی ترە بۆی ئەم ساڵ ئێمە لێرەوە ئەم شتە ڕائەگەێنین بە دیزاینەرەکان کە فاشن و دیزاین بەم شێوازەیە باشە تابلۆخان کەسانێک ڕەنگە سە بینەری بەرنامەکە بن بینەری ئێمە بن کە بەڕزت باز لە ئیڤێنتەکە کەیت ئەمە خەریکی چین ئەمانە ئێمە کێشەمان نەماوە ئەمە نەبێت ئامانج و گرنگی ئەم ئیڤێنتە لە چیە؟ وەڵاهی ئەو پرسیارە زۆر سەیرە بەلام و کە ئەیبینم کە ئەکرێ لە ئەوڵەوە ئەکرا بەس ئێستا ئەها بەردەوام شت پۆست ئەەکەین و معلوماتین لەسەر ئیڤێنتەکە خەڵک زانیاری وەرگرتووە لەسەر ینی ئەوەنەی دەستخۆشی و داوای تکت ئەکەن داوای ئەوکەن چۆن مایشەکە ببینن ئەم دیزاینەرانەکەن بەشداریان کردووە تا ئێستا لەو کاتەوە ینی کۆمنتێکی ناشرینم نەبینیوە لەخوا بەزیابێ و ئیشێکی ئەوەنە جوانیشەکەن هەر نازام گوناحیانەگا ئەگەر شتێکی وا بنووسن لە بەرێمە تیمێکین هەتاکو ئەم لەحزەیە گەشتوینەتە 75 کەس 75 کەس بەڵێ 75 کەس کۆکەی توانێت لە ئیڤێنتێکە ئەگەر هیچی شێ نەبێت دڵنیا بە شتێک هەیە لەو دی مۆزوعەکەەوە لەبەرەوە با تێبگەن لە شتەکە ئەنجا کۆمنتی خۆیان بن ئەمە یەک دوو بۆ مۆزوعی کە بەڕێزە ئەڵێن بە مۆزعە و بەم نازام چییە بەعکسەوە ئێمە لێرە ئەم ئیشە ئەەکەین بازاری کۆمەڵێک خەڵک ینی با بڵین بەرەوپێش ئاماجەکەیەتی طبعا بە دڵنیایەوە ئێمە ناڵم باسی پیشەسازیبوونی جلوبەرگەکەین ئەگەر بیری لێ بکەینەوانێ هەر لە کۆنەوە سلێمانی
سنتەری سەلیقە و جلوبەرگ و کەشخەی و ئەم بابەتانە بوو. یعنی باستەوە ناکەم بڕاندە ئینتەرناشناڵەکان لە کوێن و لەکوێ ئەم لقدا ئەنێن یان چی باسی کۆنی خەڵکە ڕەسەنەکەی سلێمانی ئەەکەم شارەکانی تریش بە هەمان شێوە بەس ئێمە باسی فاشنەکەین ئێستا. مەبەستەکەم لە چییە لێرە؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ مۆزوعە زۆربەی زۆری دیزاینەرە سەرکەوتووەکانیش کە لەم سەردەمەی ئێمەیە با بڵێم هەیە هەمووی ئەوانن کە کەسانی زۆر ئەکادمین بەرەو پێش چوون شۆڕۆمی خوانیان هەیە مەعمەلی خوانیان هەیە هەموو لە سلێمانیەوە دەستیان پێ کردووە بۆ من ئەگەڕێنەوە بۆ دایک و باوکمان و باپیرمان و ئەمانە من دایکی خۆم لە ساڵانی لە ساڵی 95 عزێکی دروست کردومە چەند جار لە چەندین پرۆگرام باسم کردو شانازی پێوە ئەەکەم نەک دایکی ملانێت چەندەها کەسی تر هەبێت زۆر زیرەکتر بوو نە ئینتەرنێت هەبووە نە شتێک هەبووە ساڵ یەکەم عزیەکەی کە دایکم دروستی کردووە لە ناو شوشەیە کادامانە وەکو سیمبڵی سلێمانی فاشن ویک کەسێک کە لە سلێمانیا لەو ساڵە بەبێ بوونی هیچ شتێک ئەم درێسەی دروست کردووە یعنی شتێکی زۆر جوان بوو ئەو ستایلی ها کە ئێستا لە جلی کوردیا هەیە ئەم قۆڵەکەی ئاوا بەڵێ ئەو کاتە دایکم ئەوەی بۆ عەزی و بۆ قەمیس و ئەم بابەتانە بەکارهێناوە ینی مەبەستەکەی من لە چیایە لێرەوە لە عێراقا سلێمانی ئەەکەین بە سانتەرێک بۆ دنیای فاشن بۆ ئەوی کە زۆربەی خەڵک بگەڕێتەوە بۆ ئەم دیزاینەرانە کە لەم شارەیە دروست بوو بەڵێ هەستەکەم لە پێشترا زۆر ئەو پێوترابێ خەریکی چی تۆ کەی کاتی ئەوەیە ئێمە کێشەمان کەم نییە تۆ خەریکی چ شتێکی وایە تاکو ئێسام وەڵامەدایم سێ ڕۆژ نمایشەکە ئەکرێت بەڵام ناوی هەفتە نمایش جلوبەرگی سلێمانیە بەڵێ خۆی پێڵەن چی مەبەست لە ناوەکەی چییە لە کاتێکا کە سێ ڕۆژ نمایشەکرێت هەفتە نمایش ستانداردا لە زۆربەی زۆری وڵاتەکانە هەیە بۆ میلان فاشن ویک نیویۆرک فاشن ویک پاریس فاشن ویک ئەمە چێ نزیکەی هەفتەیەک ئەخانە بە نزیکەی یعنی مەرج نییە تۆ هەفتەیەکی تاو فاشنەکە بڕاتوین 4 ڕۆژ بێ بەڵام نابێت لە 3 ڕۆژ کەمتر بێ ئەو ژینگەی کە ئێمەشتیاین ئەو وەزعی کە ئێمەشتیاین با بڵین ئامەتەن هەستەکەم لە 3 ڕۆژ زیاتر بخانێت تۆزێک خەڵکەکەی ئێمە بێزارە بێ لە 2 ڕۆژیش بێ حەقی تاو ناین بە ئیشەکە بەڕاستی بۆیە لە 3 ڕۆژە ئێمە توانیومانە ئەو ئەجێندا و پلانەی کە هەمانە دابەشیکەین بەسەر ڕۆژەکانە بە شێوازێکی تێر و تەسەل زۆر باشە ئەو پۆشاکانەی کە نمایشەکرێ لەگەڵ ئەم وەرزەیە گونجاوەیە خۆتاوی وەرزەکان لە خۆی ئەگرێت بەڵێ عادەتەن ئێمە کاتێک باسی فاشن شۆ ئەەکەین بۆ نمونە فاشن شۆکەمان بێ کۆنسپتێکی هەبەیان لەسەر با بڵێن چەمکێک بڕوە بۆ نمونە ئەڵێن وینتر فاشن شۆ ئەمە ئەبێت جلوبەرگەکان بۆ زستان بن ئیتر لە مۆدەوە بێ هەتا جلی کوردیوەتە جلی کوردیش کاتی خۆی لە زستانە ئەوان ئیشیان بە جلی کوردیەوە کردووە عنی با بڵێن باو باپیرانمان جلی تر نەبووە کاتە جلی کوردیش هەبووە بۆ زستان لە جلی کوردیەوە هەتاوەکو گەورەترین و بچووکترین شت ئەبێت تایبەت بێ بە زستان بەڵام لەم ئیڤنتەی ئێمە کە باسی فاشنویک ئەەکەین دیاریمان نەکردووە بۆ لەبەرەوەی قورسە تۆ فەرزی بکەی بەسەر 22 دیزاینەرە بڵێ ئلابێ لەسەر ئەم مۆزوعە ئیشکە ینی بە زمانێکی زۆر خۆمانەی قساکەم بۆی خەڵک لێم تێبگە ئەوە لە پرۆگرامێکە تۆزێ ها بەلانە فاشنیەکەی قسەم کردبوو هەمووی گلەیان هەبوو ئەم وشانە چێ بەکاری ئێمە لی تێناگەین و دەبرەوە بەم شازە قساکەم جارە بۆی تۆزە لێم تێبگەن دوای ئەگەڕێنەوە سەر مۆزوعەکەی خۆمان جا مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە لە فاشن ویکە ئێمە ئازادمان کردوون هەر دیزاینەرێک کۆنسپتی خۆی هەڵبژاردووە یەکێکی ئیش لەسەر جلی بووکە کات بەڵام جلی بووکەکەی چییە؟ بۆ نە ئەڵێ لەنجەخان دیزاینەرێکی زۆر باش و سەرکەوتووە ئیشی لەسەر باڵی پەپولە کردووە هەمووی ڕەنگیاوەتەوە لە عەزیەکانیە کەسێکی ترمان هەیە ئیشی لەسەر ڕەنگی شین کردووە ئیشی ناوی کۆلەکشنەکەی ئاسمانی هەڵبژاردووە تۆنەکانی ئاسمان با بڵین ئیتر ڕەساسیە شینە چوو زانم ئیشی لەسەر ئەم بابەتە کردووە ئەم ساڵ ئێمە ئاواهی ئیشەکەین بەڵام ئینشاءڵڵا فاشن شۆمان ئەبێ فاشن ویکنا فاشن شۆمان ئەبێت تایبەت بە چەمکێکی دیاری کراوە باشە وەکو ئەوانی کە بەشدارن بۆ نمایشکردنی جلوبەرگەکان باس لەوە کرد کە لە دەرەوە کەس خەڵکتان هێناوە کە بەشدارن مۆدیلتان هێناوە کە بەشدارن لە ئیڤێنتەکەیە تۆزێک بە هەڵا لێکدانەوە بۆ وشەی مۆدیل نەکراوە لێرە
بەرەوەڵا چۆن ئەوە یەکێکە لەو ئامانجانەی کە ئێمە ئامانەوێت ڕاستیکەینەوە ساڵی یەکەمیش زۆر باسی ئەم شتەم کردووە ئێسا من تۆزێک دەرکەوم ڕستمێکی خۆم دانم لە سوۆشەڵ میدیا پێم بڵێن ئەوە بووە بە مۆدل و ئەوە بووە بە نازەمچی و هەموو وڵاتێک شانازی ئەکات بە مۆدڵەکانی خوانەوە فاشن مۆدڵەکانی خوانەوە فەیس مۆدڵ هەر شتێکی تر بێت شانازی پێوە ئەکەن بەڵام لە لای ئێمە بەغەڵەت ئەم مۆزوع ئاڕۆشتووە مۆدڵ واتە چی؟ واتە کەسێکە کە نمایشی ئەم پرۆدەکتەی تۆ ئەکات ئیتر جلوبەرگە ئەکسسواراتە مەیکەپە هەر شتێکی تر بێت لە دنیای فاشن ئابێت مەرجەکانی مۆدل چییە؟ ئەمە پێی ئەوترێت وەکو پێوترێ مۆدڵ باشە بەڵام مەرجەکانی چییە؟ ئەگەر فەیس مۆدڵە ئەبێ فەیسێکی ستانداردی هەبێ فەیسی ستاندارد چییە؟ کۆمەڵێک قیاسات وشتی خۆی هەیە زۆر وردە باشە ئەنی بۆ نمونە ئەم بەشەی ئێرای ئەبێت چەند سانتیم بێت بینی برۆ و چاوی ئەبێت چەند سانتیم بێت هەروە ئاسان نییە هەڵبژاردننی مۆدڵ یعنی زۆر قورسە زۆر ئەسڵن مۆزوعێکی زۆر مهمیشە و ئەمە وەکو فەیس وەکو باڵا و جسم وەیست با بڵێن کەمەریان ئەبێت چەند بێت باڵای ئەبێت چەند بێت کێشی ئەبێت چەند بێت چۆن ئەم کێشە دابش بوو بێ بەسەر ئەم جسمەیە ڕەنگی پێستی ئەبێت چۆن بێت حتا قژی ئەبێت چۆن بێت ئەمانە هەمووی ستانداردی خۆی هەیە بەڵام لە کوردستانی خۆمانە مۆدل چی مۆدل پێشێڵەن مۆدل ناڵێن فاشن مۆدڵ بەڵێ هەر کەسێک دەرکەوێ هەر کەسێک تۆزێک ڕیکلام بۆ شتێک بکە ناوی بەڵێ ستانداردیشی نییە پێوترێ مۆدل ئەمە مۆدل نییە ئەبێ ئەم شتە ڕاست بکەینەوانە ئەمە مەوزوعێکی ترە ئەمە پێی ئەوترێت پابلیک فیگەر چوزانم ڤلۆگەر بلۆگەر ئەمانە جیاوازن ئەبێ ئەم وشانە لێکەینەوانە بەڕاستی ئێمە ئیتر لە 2024 شاین خەریکی فاشن ویکین و خەریکی ئیشی گەورەین نابێ ئەم مۆزوعانە تێکەڵاو بکەین زۆر باشە لەگەڵ نمایشی جلوبەرگەکانە تا چەند گرنگی دا بەلایەن ستایلی قژ و مەیکاپ و لەبەرەوەی ئەمەش خۆی گرنگێکی خۆی هەیە بۆ گوتانن لەگەڵ پۆشاکەکان و ئەو دیزاینە بۆی کە جوانتر دەرکەوێت بەدڵنیایەوە ئێمە ساڵۆنێکمان لەگەڵایە کە سپۆنسەری ئیڤنتەکەمانن ڤالنتینا بای کلیڤان خان خۆی سەرپەرشتی ساڵۆنەکەیەکات پێمان وتون پێشتریانی دانیشتوی قسەمان لەگەڵا کردوون کە ئەمە مەیکەپی حەفلە نییە ئەمە فەرقی هەیە ئەمە شتێکی جیاوازانی کۆمەڵێک ئیشیان بۆ نردوین کە لەو بابەتە بۆ کە ئێمە ویستومانە ستانداردەکەشی چییە بەپێی ئەو جلوبەرگەی کە نمایشەکرێت مەیکەپ و قژەکە ئەگۆڕێ بەڵام لەبەروی ئێمە لە فاشن ویکین بۆ نمونە دیزاینەرێک جلوبەرگەکانی عەرزەکات جلی مۆدێ دوای ئەو جلی کوردیەکێت ئێمە پێمان وتون ستانداردێک ئەبێ دانرێ بۆ مەیکەپان ئیتر خۆت ئەزانی ها با بڵین ئەساسی میکاجەکە چێت ئەوە ئەبێ هەبێت ئەوەی کە چاوی نمایشکارەکە دەرئەخا بە شێوازێک قژیان بە شێوازێک بێت لەگەڵ زۆربەی کشتەکانە بگونجێ جیازێک زۆر دروست نەکا بەڵام بە شێوازێک بێ کێک پێویستی بۆیە تەسریحی خێرا لەو کاتە عنی کاتێکی زۆر کەمان هەیە ئەمە لە باکستیج ئەبێ لەو دقەیە خێرا تیمێکی واو هەبێمە دەکەسن نمایشکارەکانشمان هەشت بۆ دەکەسە بن کە ئەچنەوە سەرستیج واتە هەر کەسێک خێرا بە خێرایی خەریکی میکاج و قژی ئەو کەسابێ وەکو جلوبەرگی پیاوان لە ئێڤنتەکە گرنگی پێیراوە یان هەرتیای نییە باباتیاتی خێرا خەمی خوانیانە بەڵێ تایەتی بەڵام ئەوە پێشتریش ئەو گلەیەم گانوە نازانم بۆ چیوە کەمە ئێمە وەکو باسم کرد کەیهان ئیش لەسەر جلوبەرگی پیاوانەکات ئەو ڤیژنەی کە لە دەرەوە وەریگرتووە لەگەڵ ئەو ڤیژنەی کە لە کولتوری خۆمانە هەیە تێکەڵاوی کردو دیزاینێکی لێ دەرەچێت ئەمە جلوبەرگی پیاوان جوانەخانمان هەیە ئیش لەسەر ڕیسایکل ئەکات جلوبەرگی پیاوانی تیا FS کۆماندۆمان لەگەڵایە براندی جلوبەرگی تر بابەتی ئەسکەری و ئەمانن نەک ئەسکەری خەڵکی ئاسایش حەزی لێ تر کۆماندۆ بەس هەتاوەکو بۆی خەڵک لێم تێبگا ئەو بۆ شێوازە ئێڵم شەڵا خۆشتان ئەیبینن لە کاتی ئیڤنتەکە ئەوشمان لەگەڵ ڕەنگێکی تایبەت هەیە لە تۆپا بێ بۆ ئەم ساڵ بە تایبەت لە ئیڤنتەکە شا بەکارهێنرابێت ڕنگ بەڵێ نەخێر ئێمە دیاریمان نەکردووە هەر دیزاینەر و ئیش لەسەر ئەو شتە ئەکا کە خۆی ئێوێ بۆ نمونە ئێمە ئەمانەوێت چی بکەین ئەمانەوێت خەڵکی خۆمان چاوی بۆ شتە ڕابێت لەگەڵ ئەو شتیان ڕابێت
ئەگەر دیزاینەرێکی ئەکسسواراتە ئیش لەسەر مرواری ئەکات ئەمە ترێندەکەی سلێمانیە بۆ ئەم کەسە میدیاخان ئێمە ئیش لەسەر مرواری ئەکات باڵین مرواری سروشتی بەکارێنێ ئەگەر تۆ کەسێکی حەزە لە مرواریە لە باتی ئەوی بگەڕێ قەچێکە بە دوای وڵاتانی تری شابگەڕە بزانە چی ترێندە دوای ئەوە وەرە سەری ئەم کەسەش بکە کە لە سلێمانی یان لە کوردستان یان لە عێراق ئیش لەسەر مرواری سروشتی ئەکا بزانە ترێند چییە لای ئەم وانە یان کەسێک کە لەسەر جلی کاژوڵ ئیش ئەکات ڕۆژانە ئەوەی کە لەبەر یەکەین ئەم ترێند چییە لای ئەم فێری ئەو بن گەڕینەوە بۆ دیزاینەرەکانی خۆمان بۆی ئەوانیش تەرجێ بێ متابعە بکە بگەڕێ ئەپدەیتی تازەی هەبێ زۆر باشەکاتە ڕۆند ئێوەشیان بێ بەش نەکردووە لە نمایشی جلوبەرگەکانیانە بابینەوە سەرەوەی بسانین لە هەفتە نمایشەکە لە پۆشاکەکانە کاتێک کە نمایشەکرێت لەوەی کەوتت هەندێکیان تەنها ئیشی ئەکسسواراتەکە هەندێکی تەنها ئیشی جانتاکە کەواتە بە جیاجیا بەشداریان کردو ئەو دیزاینەرانە لە بابەتەکان پۆشاکانە یاخود ئەو کەسی کە جلوبەرگەکە دیزاینەکە ئەکسسواراتەکە و جانتا و بابەتەکانی دیکەش هەمووی لەسەر ئەو ئەبێت ئێمە دوو ئۆپشنمان هەیە بۆ بەشداریکردنی دیزاینەری ئەکسسوارات هەمان بوو چکە ئێستا بۆی ڕیجستەر نەکەن و نایخوان تۆمارکەن و ئەمەلێکیان هەبێ بۆ بەشداریکردن بێ ئەمەلیان ناکەم بۆ ساڵی داهاتوو ئینشاڵە بۆ وەرزی سێم ئەم ساڵ هەموو دیزاینەرەکان هەڵبژێراون ناتوانین هیچ دیزاینەرێکی تر وەربگرین بۆ ئەکسسوارات دوو ئۆپشنمان هەیە یەکێکیان ئەوەیە کە لەگەڵ جلوبەرگی دیزاینەرێکی تراڕێ ئەکەوێ ئەکسسواراتەکانی ئەرزەکە یەکێکیان ئەوەیە کە خۆی ئێمە ئەو ئەکسسواراتێک کە لەگەڵمانە دایمە ڕێکۆمەندی ئەویانەکەن ڕێنمایی ئەویان پێ ئەین کە خۆی بە تەنیا دەرکەوێ بۆ لەبەرەوەی تەرکیزی تاوا لەسەر ئەکسسواراتەکانی بێ درێسێکی سادە بێ هەر جلوبەرگێکی سادە بێت دروستی بکات ئەم ئەکسسواراتەی لەسەر بنەخشێنێتەوانە کە ئێمە وتمان ئەمە دیزاینەری ئەکسسواراتە یەکسەر دەرئەکەوێت کە هەمویان یەک جلیان لەبەرە و تەنها ئەکسسوارەکە گۆڕاوە ئەمە چاوی بینەر ئەو کەسی ئامادە بوو ئەو کەسی کە لەوێ یەکسەر ئەڕاتە سەر ئەکسسواراتەکە بەڵێ تابلۆخان ئەکرێت بڵین چی ئەبینین لە نمایشەکەی ئەم جارەیە و جیاواز بێت لە نمایشی یەکەمتان لە وەرزی یەکەمتان ئەم ساڵ زۆر ئیشمان لەسەر بە کواڵەتی بوون کردووە ئەم کواڵەتی بوونە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە بەرەو پێشچوونی دیزاینەرەکانمانەوە هەیە دوای ئەم چەند ساڵە پەیوەندی بە لایانی مەنیجمنت خۆشمان تیمی بەڕێوەبردن پەیوەندی بە خۆشمانەوە هەیە کە با بڵێن چاوکراوتر بووین ئەزمونێکی باشمان هەیە لە 4 ساڵی پێشووترە ئەزانین بینەر ئەو کەسێک کە ئامادە بووە حەزەکات چی ببینێ و کامە بە شێوازێکی زۆر جوان ئەتوانن جلەکانی دیزاین بکە و دوورینی بووە تا ڕەنگە کۆمەڵی گرفتان هەبوو بێ لە وەرزی یەکەمە کە ڕوبەڕووتان بێتەوە و ئاستەنگ بوو بێ کارکردنەکە لە چاو ئەم جارە ئەم ساڵ باشتر کارەکانەکەن بە دڵنیایی و هیلاکتر بووین زۆر هیلاکتر بووین لە مانگی حوتەوە ئێمە خەریکی سلێمانی فاشنویکین هیلاکتر بووین بەڵام مهم ئەوەیە گرنگ ئەوەیە ئێمە ریزڵتێک و نەتیجەیەک و ئیڤنتێکی جوان پێشکەش بەم وڵاتە بکەین ئەمە لە هەموو شتێک گرنگترە بەلای ئێمەوە و وەکوتیشم شتەکان زۆر فەرقیان کردووە زۆر بە کواڵەتی بوون ڕۆشتووە ئیشەکان زۆر باشە جگە لە دیزاینەرەکان و تیمی ڕێکخەران ئەو کەسانەی کە بەشدار ئەبن لە ئیڤنتەکەیە کێن وەکو کێ ئەو کەسانی کە بانگەشتیانەکەم بۆی کە لە ئیڤنتەکە بەشدار بن وەکو میوانەکان بەستە ئێمە میوانەکان ئەوەی کە بە ئێمە ڕازی بە ئیخینە سەر چاومان بەڵام ئەم ساڵ ناوێک گلەی ئەومان لێ بکەن و با لێسەوە بیڵێم شوێنەکەمان زۆر گەورە نییە 300 مەترمان هەیە ئیڤنتەکەی تیاکەین لە سلێمانی هۆتێل ڕۆتانە ئەبێت شوێنێکی زۆر گونجاوە بۆ ئیشەکەی ئێمە و سوپاسیانەکەین کە سپۆنسەرمانن یعنی با بڵین لە هەر ڕۆژێکە ئێمە نزیکی با بڵین 100 کورسی بۆ 140 کورسی ئامادە کراوە بۆی کە میوان دابنیشێ لەوێ ساڵی یەکەم نزیکی 500 سیتمان هەبووە 500 شوێنمان هەبوو بۆی میوان بێت بەپێی ئێریاکە ئەگۆڕێ بەڵام لە سیزنی سەیە شوێنێک ئێریایەکی زۆر گەورەترمان هەیە و ئامادەبوویەکی زیاترمان کاتەکەی کەی ئەبێت ئیڤنتەکەی دەستپێکات ئیڤنتەکەمان لە حوتی 2 یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئیڤنتەکەمانە بێت حوت و هەشت و 9 مانگە بێت ئێمە 2 ڕۆژ پێش ئەوەش ڕاهێنانمان هەیە هەموو نمایشکار و دیزاینەران و هەموو تیمەکەمان لە 5 کۆ ئەبینەوانە دەست ئەەکەین بەڕاهێنان و بە فیتین و بە ئامادەکاری خۆمان باشە تابلۆخان بەدەفەت جانم پرسیارێ بکەم بەڕێستان وەک لە
کاری پاشنا کارەکەن و لە ئێستاشدا هەفتە نمایشێکتان بەدەستەوەیە بۆ مانگی 2 هەندێک جلوبەرگی سەیر و سەمەرە ئەبیێت لە پاشنی وڵاتانی دەرەوە وڵاتانی جیهانە ئەم جلوبەرگە سەیر و سەمەرانە چین؟ ئایا کەسانێکان ئەم جلوبەرگانە لەبەرکان لە نوێترین نمایشا بینیم کابرا هاتبوو شتێکی وای لەبەرانە بوو بەس تۆپەکەی گرتو بەدە تۆپە قماشەی گرت بەدەستیەوە شتێک نەماوە دیزاین بکرێت ئەمە ئەکرێت یان کەسانێکان ئەم بەڕاستی ئەم جلوبەرگانە بەکارهێنن ئەمە دیسانەوە ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئێمە هێشتا تێنەگەشتوینە تێنەگەیشتنێکمان هەیە بۆ مۆزوعەکان بۆچی ئەم دیزاینەرە بیرکردنەوە و ڤیژنێک و پەیامێکی زۆر گەورەی هەیە لە پاڵ ئەم شتێکە نمایشێکە ئێمە خەڵکی خۆمان لەبەری ئاسایی زۆر زۆر تەبیعیە چکە ئێمە پێشتر نەبووە ئەم مۆزوعانە نەبووە لای ئێمە ئێستا کە ئێمە بە مۆزوعێکی فانی و باڵێن تا حدێک کۆمیدی و هەزەلی ئەیبینین بەس وانە زۆر زۆر جیاوازترە تێگەشتن بۆ ئەم شتانە ئەم دیزاینەرە بۆچی ئەماکات پەیامێکی هەیە لە پشتی ئەم بابەتەوە کە ئیهێنە نمایشیەکە حتا جارێ جلوبەرێک ئامادە کراوە با بڵێن بە کلێنس عزیەک دروست کراوە لاانەیە بینی بێتان زۆر بڵاو بووە بە زەرفی خۆڵش کراوە ڕەشەکان بڵێ ئەمانە هەمووی پەیامێکی لە پشتەوەیە بەڵام لەو کاتە دیزاینەرەکە ئەگەر پەیامەکەشی باز نەکا بۆ میوانەکان هەر یەکە و من بە شێوازێک ئێستا لەو تۆپە قوماشەی کە تۆ باسێکی تێگەشتم تۆ بە شێوازێکی تر یەکێکی تر بە شێوازێکێک بە قوڵتر بیری لێکات و یەکێک بە هەزەلی یەکێگەڵێەوە تێک چووە شتەیەن هاوتە سەرستەی هەر یەکە و بیرکردنەوەیکی جیازی هەیە دیزاینەرەکە جارویان بەستێوەیە کە مێشکی میوانەکانی بجوڵێنێ بەلای ئەم کۆنسپتەی خۆیان هەر یەکە و کۆنسپتێکی ئەمە زیرەکی دیزاینەرەکە دەوا بیرم لێکردەوە کە ڕەنگە ئەوەندەی کە ڕیکلام بۆ دیزاینەکەیەکات زیاتر ڕێکلام بۆ قماشەکە یان ڕەنگی قماشەکە بکات بڵێ ناڵێم هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڤیژنەی کە ئەو دیزاینەرە خۆی داناوە بزەبت ئەو تاسا هات تۆ چۆن بۆ فابریکەکەی بیرە لێ کردوتەوانێ من بەنەوە ئایکی تر بەلانی بزنسا بیری لێ ئەەکەمەوە لەم لاوانەیە بێ ڕێکلامێک بۆ ئەم قماشە بکات کە ئەم جۆرە بەکاربێنێتەوانێ هەر یەکە و بە ڤیژنێک بیری لێ ئەکاتەوە بڵام لە کۆتاییە ئەم دیزاینەرە خۆی پەیامێکی خۆی پێ ئیتر دوای ئاشکرای ئەکات یا بۆ میوانەکانی ئاشکراگە هەر ئاشکرای ناکە بۆی تۆ بێڵە تۆ لەو پرسیارەیە باشە تا بلەخان دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بین کە ئامادە بووی لەگەڵمان لە کۆتاییەکمان بڵیتەوە کە نمایشەکە چەندی مانگە بێت و کاتی نمایشەکە کەیە بێت و چەند ڕۆژە خایەنەت و شوێنی نمایشەکەمان پێ بڵیتەوە بۆ کۆتایی کە هەفتە نمایشی سلێمانی لە وەرزی دووەمە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێواچێت من پێشەوەی باسی جاوی وەڵامی پرسیارەکە بەمەوانێ ئەمە زۆر زۆر سپاسی دەستگای میدیایی کورسات بکەم کە هەموو کاتێک لە پشتی هەموو ئیڤنتێکی جوانی ئەم شار و کوردستان و توام بڵێم عێراقیشەوە بوون دەستخۆشیتان لێکم زۆر دڵسۆزانە ئێمە تەجروبەیەکمان هەیە ئەمە تەجروبەی یەکەم ئەبێ وەکو ئیڤنت کە ئەمان بێ لەگەڵتانە ئینشاءڵڵا تەجروبەی زۆر باشتریشمان ئەبێ پێکەوە دڵسۆزانە هاتوون سەیری شوێنەکەتان کردوین لە ڕووی دیزاینەوە ئەسڵان بیرۆکەتان یاوینەتە ینی دەستخۆشیتان لێ ئەەکەم و داوا لە هەموو خاوەن پرۆژە و ئیڤنتەکان ئەەکەم بەتایبەت کە لە سلێمانیە ئیشێکی جوان ئەکەن بێن لە دەرگای کورسات بن ئەو کاتە ئەبینن چەند بە شێوازێکی ڕێکوپێک و جوان پێشوازیان لێ ئەکرێ ئیتیمان بەو ئیڤنت و هیلاکی ئەدرێ کە تۆ چەند مانگە یان چەندێکە خەریکی ئیڤنتەکەتی یا پرۆژەکەتی دەستخۆشیتان لێکم زۆر زۆر سپاستانەکەم ئیڤنتەکەشمان 3 ڕۆژ ئەخایەنێ وەکو پێشتریش باسم کرد 7 و 8 و 9 2 مانگی 2 کاتیشمان زۆر نەماوە ئەسا تکتیش بەردەستە هەر کەسێک کە بیەوێت ئامادە بێت لە ئیڤنتەکەمانە هەر ڕۆژێکی ژمایشی تایبەت بەخۆی تایە ئاکتیڤیتی تایبەت بەخۆی تاشتی زۆر جیازمان بۆ ئامادەکردوون ئینشەڵڵا لە چاوی چاوەڕوانی ئەو کەسانەیە بین کە دەمێکە چاوەڕێم ئیڤنتن ئیشێکی جوانیان بۆکەین کاژمێر 5:30 ئێوارە دەست پێەکە ئیڤنتەکەمانە و ئیتر لە سلێمانی ڕۆتان ناجەبێ هۆتێل ڕۆتان کورسات هەمیشە دەرگای کراوەیە هەمیشە ماڵی هەمووان هەموو بوارە جیاوازەکاندا بۆ چ کەسێک کە بێوێ خزمەت بکات دەستان خۆش بێ زۆر سپاس